سلاف الوابن إيفارا وباجبة كيفين حسينم دم جمير هجده ودم برسيارة إدريس غازي جنجكي حبدا صالية وتوشي نخوشيكا دقمن بويا براسويتوي همي دشنخار و دچمين وكي ددمانان دا جهية كو سينجيوي بپشتاوي فنيسيايو چنه مايا ببيتا اك ديگل پشتاوي في نخوشي كار كريا سر هناوو ليدانا دليوي هناسا و خارنو و خارنجي هر وكي او بخوشي بحزدكت و دبيجيت نمن شبه نروش جبر آزارا لشيخوا باب إدريسي پیشمرگيه و بدزلك پرو چاوت گري و دبيجيت هر تشتكي من هبوي من دايب شارستاري جبو قرخو ام نشين دينارك بخو هلگرين هندي خلق جهاري كاريا مدكت هر تيرا مناكت جبر دكتوران اف خيزانه اكنجين گوندي بردسورن يا سربناحيا روفيا لقزا بردرش رو شاوان يا داري خرابو نكارن شارستاريا قرخو بكن هفكار من نايف رمضان سردانوان كريا فيتيك جي اماده كريا ام بهفرا دبين چنه مایه سینگو پشتاوی ببنه ایک. روز بروز سینگوی دیجت خارو. زیده تر دچمیت. ادریس غازی. گنجکه تمن 17 سالیه. توشی نخوشیه که دگمن بویه. پراسیه توی دچنه خار. کاریگری لسر هناوه توی درست کریه. لیدان دلیوی زیده تر کرینه و هناساوی جی تنگ تر. بزحمت خارنجي داد عيريد روج وشبينوي بوينة إيشو آزار الله خونية سبياناته هوار لكونه مشريم هر خونية هذا كانت ماتسم زاستين بتيشي لازم خاطر جكن دو رسمه خوناي وهناسة وخارنو تشتا شوان الله من بينا خوري هر چیز جما خارنا من بينا خوري من سينتيشي ادریسی ده زکماک داو نخوشی هبویه مالباطاوی جبر هجاریه نشیانه چارسریه بوگن هندی پاره هی لیمه زاختینو تشتک دناف دسته واندا نمایه نشین ایدی ببنه نوجدارانجی هندی پاره هوی به خود مرد اختارای به خود مدینه رشی بناسی لوقو هل گرین مثلا هندي حالة مش بدها تمام هدرك عنها هندي خير كوازش مش بدها تمام هدرك عنها اللي بدها دكتورة كسر كتنا دكتورة صحمت إنه كش إنه كتشة كوني تسكت السجوري أوبراسيوني دشين لگورین نوجداران خیزان ادریسی همیان کنیشانه هم مارفان هیا او نخوشیه جه انجام هبونا پرزگره که ده جیناتان درست بید چاره سریاوی نشترگریو لنافخوی حرما کردستان ده تکرن پێویستی بە نەشتەرگەریە نەشتەرگەریەکەش خۆی بریتە لە شکاندنەوەی دیواری سینگ پەراسوەکانی لە ڕێی کونی نازۆری لە هەردوو لای سینگەوە و هەروەها بڵندکردنی و دانانی بربەستێک لە بنەوەی بۆی ئەم مشکلەی نەمێنێت چارەسەرەکە لە هەرێمی کوردستان هەیە و تێچۆکەی تقریباً تا 6 ملیۆن تەکلیفی دەکات. خیزان ادریسی آکنجین گنده بردسورن سر به ناحیه روویه لقضا بردارش بابوی پیشمرگه او بخواه و دگل برایکی دیجی ادریسی نساخن لی نخوشی خوش بیر کریه هم میهی ویاوان چار سریا ادریسیه نایف رمضان روداو گنده بردسور لقضا بردارش میوانەکان مانە ئەمڕۆ بەڕێز غازی علی باوکی نەخۆش لە ڕۆڤیا لەگەڵمانە دکتۆر کارزان سیامەت پسپۆری نەخۆشیەکانی دڵ ئەویش لە هەولێر میوانمانە بە خێربێن زۆر سپاسان دەکەم کە ئەمڕۆ میوانی بەرپرسیارن کاک غازی بە خێر بێت بە هیوای سەلامەتی بۆ خۆت و دووکڕەکەت سەرەتا دەمەوێت لە ئەدریسەوە دەست پێ بکەم هەرچەندە حەزم دەکرد لە ناو بەرنامە هەندێک سەمان بۆ بکات بەڵام زۆری لێ ناکەین دیارەکە شەرمیش دەکا باسی ئیدریسم بۆ بکە ئەو لە کێوە نەخۆشە بله والله واسطه من دار نخوشم وقتش چون كنت تارا سر كان من السيدة بيوار لسليمانية كان يفطر آرام بارامي عيش
یەکەشی دی لەو بینەکەتە دەستێمە هەتا ئەوین چارەسەر کرد ئەوین لە فکر کرد. چەند بوو تەمەنی چەند بوو ئەو کاتە؟ چەند وەڵا پار مانجە چار بوو. وا بزانم مانجە چار بوو. بەڵێ. هەردوو کوڕەکانت هەمان نەخۆشین یان نەخۆشیەکان یان جیاوازە؟ بۆخوای یەک نەخۆشیە بەس ئەوە دریست دوو حەمەلیاتی هەیە ئیسینجی قۆپانەکەی و تەبیعی دلیش هە لەوە بکەین ڕۆژەکە. ئەوە دوو حەمەلیاتی هەیە تەبیعی جارەی ئەوەی بکەین هەتا جارێکی دی بکەین. واتە 4 مانگە ئەدریس ئەم نەخۆشیە لێ دەرکەوتووە؟ واللهی ئەوە لە زکماکداوە بەس ڕۆژ لەبەر ڕۆژە خراپتر بوو ڕۆژ لەبەر ڕۆژێ هەتا پارێکە کەت بردینە دکتۆری دوای لە پشتیەوەی براکەی نەخۆش کرد پارێکی زۆری تێچۆ هەتا پارەکە کۆ بووە و خێرخواز دەستیان پێکرد و دکتۆرە کارجان سیامەت خوا خێری بنویسی ڕحمە لە دایک و باوی نەدیت و نەناسی خۆی لێکەدە خوددان و حەمەلیاتەکەی ئەنجامدا بێ بەرامبەر. بەڵێ کاک غازی تۆ باسی ئەوە دەکەی دەڵێ لە زگماکیەوە ئەو نەخۆش بوو بەڵام پارەکە ئەو ینی نیشانەکانی بە دەرکەتن یاخود هەر لە منداڵیەوە نیشانەی هەبووە؟ نیشانەی هەبوو بەس لەبەر ڕۆژ لەبەر ڕۆژێ خراپترە وەڵا. ئەمن بەخۆ دوو جاری خۆ حەمەلیات کردی مەجاڵم نەبوو منداڵێ خۆ حەمەلی بکەم. واتە لەو کاتەوە هەر سەردانی پزیشکت کردووە؟ بەڵێ زۆر سەردانی پزیژین کردەوە دکتۆر زوهێر عەرەبە جوامێرە زۆر سەردانم کردینە لە مستەشفای سەنتەری دڵ. بەڵێ. لە بۆ ئەدریسی. باشە هەندێک باسی بارودۆخی ئەدریسم بۆ بکە شەو و ڕۆژی چۆنە خواردن و خواردنەوەی چۆنە؟ ئەوخوای خواردنی زەعیفە زۆر زەعیفە لەبەر سنگەکەی ناستە خوارێ نەخەوی هەیە نە نەوەستنی هەیە نە ڕوونشتنی هەیە نە ئیسراحەتی هەیە وەڵا تووشی نەفسیش بووە ئەوە چەند جارەکە بێ من بەلایەن بەلاش. ئەوە داعشم ئەو هاوویە کاکە. هیچ لە ماڵ دەچێتە دەرەوە یاخود دەخوێنێت قوتابیە؟ ناوەڵا لەبەر هۆکاری نەخۆشیەکەی ناوەڵا نەیتوانێت بچیتە قوتاب نەبیتە قوتاب. زۆرم گوتی پێ ناستم بابە بچ. باشە تۆ دوو مانجی شەکەتی ئەمال هەرپە دوو لە کەتی ئەماڵەوە. بەڵێ. ئەوە دوو مانگی شەکەتیە ماڵی لەن بەر نەخۆشیەکەی هەرپە دوایی ئەوە دکتۆرە شەهران ئاکرەی جوامێرە لە مستەشفەی گوتی بە خوددا ئیشە ملیە زۆریشی پەخێو کرد و اینا گوتی تەبیە حیلازەشی لێ بکەین نەخۆ خلاسیە. ئەوها بوو بردمەکەن کارزانی جوامێرە گوتی وەڵا حەبەکیشی نادەمێ ئیلە حەمەلیات. ئەوە گوتی چارەسەری ئیلە حەمەلیاتە گوتی نەپە حیلازی تێوی ئیلە حەمەلیە. واتە تۆ سەردانی دکتۆر دەکەیت بەردەوام یاخود هەفتانەیە چۆن هیچ چارەسەرێک وەرناگرێ ئەو ئێستا؟ هیچ دکتۆر کارزانمە ئالانە مەوجودە گوتی هیچ گوتی حەبەکیشی نادەمێ گوتی پێویستی حەب ناکە ئیلا چارەسەری حەمەلیاتە. بە دەستێنش بە هەیە خودەی داوای لە هەموو خێرخوازیەکەم لە هەموو گەنج لە هەموو کەسێکی بەشەرەف و بەخیرەت ئەوی لە منی حێجز بی ئەوی لە منی حێجز نەبی ئەوی کەیف بە من بێ و کەیف بە من نێ و دەستخۆشیە لە هەمیایکەم و لە سەرۆکی حکومەت دێنێتی ئیران بارزانانی و مەش لەو نەهامەتێ ڕزگارکەن و باشە کاک غازی دواتر داواکاریەکەت دەگەێنم. باشە بەڵام تۆ بەر لە بەرنامەش باسی ئەوەت کردبوو وتت توانم نییە دەرمان بکڕم گرانن لەبەر ئەوەیە کە ناتوانانی کوڕەکەت ببیتە دکتۆریش یاخود دکتۆرەکان ئەڵێن ئیلا دەبێت نەشتەرگەری بۆ بکرێت. هەیە ئەدریسی تەبیە ئیلا نەشتەرگەری بی چارەی نییە بەسیە من و کوڕەکەی دیکەین بە قورعان حیلازم پێ نایتە کڕێت. والله حیلازم بەقەت کڕێت. باشە. شتەکە لە دەست من چۆک دەدەرێن نە ڕۆژێک و دوو ڕۆژ و سێ ڕۆژە کاکە. بەڵێ.
باشە دواتر دەگەڕێمەوە لە کاک غازی. دکتۆر بەخێر بێ دکتۆر دەمەوێ سەرەتا بزانم کە نەخۆشی ئیدریس چ نەخۆشیەکە؟ زۆر سوپاس بۆ کەناڵی ڕوودا، سوپاس بۆ بەرنامەکەتان. خۆی ئەم خێزانە دووچاری کۆنیشانەی مارفان بوونێتەوە کە بەهۆی ناڕێکی لە جیناتیان بە شێوەیەکی زگماچی کە بەرپرسە لە لاستیکی بەستەرەکانی لەشیان. زۆربەی نیشانەکان بە دیار دەکەوێت لە چاویان و لە دڵیان و لە ئێسکەپەیکەریان و لە بەشەکانی تری لەشیان. پێشتر بابیان دووچاری شلبوونی سەمامی ناودڵی بووە و نەشتەرگەری گۆڕینی سەمامی بۆ کرایە و کوڕی گەورەشی دوو جار نەشتەری بۆری بۆ کرایە، جارێکیان چاکردنی زمانەی ناودڵ و جاری دووەم بەهۆی تەقینی هەروەکو باسم کرد مادەی لاستیکی لە ناو شاخوێنبەریان کەمە کە بۆ هۆی شەخبوونی شاخوێنبەری ناوسک تواندرا لە سنتەری دڵ نەشتەرگەری ئەنجام بدەین و چارەخوازەکە ڕزگار بکەین. بەڵێ کاک دکتۆر کارزان ئیدریس کاک غازی باس لەوە دەکات دەڵێت هەر لە زگماکیەوە ئەو نەخۆشیەی هەبووە، بەڵام پێم وابێت زۆر سەردانی پزیشکیان نەکردووە بە گوێرەی پێویست. ئەوە تا چەند تەسیری کردوتە سەر نەخۆشیەکەی؟ بڵێ بتایبەت بە ئیدریس جگەل لەوەی کە وەکو باوکی سەمامی دڵی چلە و بەژنی درێژە و مەشاکلی هەیە لە بەستەرەکانی لەشی، بەڵام لە هەمان کاتە ئەم حالەتە دەگمەنشی هەیە کە ئەویش ناڕێکی و قۆپانی پێشەوەی سینگە. بەڕاستی ئەمە حالەتێکی زۆر دەگمەنە و تایبەتە هەندێک جار پەیوەندی هەیە بەو کۆنیشانانەی کە هەیە لە نەخۆشەکە. ئەمەیان خۆی لە منداڵی هەبووە، بەڵام کاتێک کە تەمەنی منداڵەکە بەلۆ بالغ بوونەوە زیاتر بە دیار دەکەوێتن. ئەویش لە ئەنجامی ناڕێکی گەشەی پەراسوەکانی پێشەوەی سینجی. خۆی دوو جۆری هەیە، جۆرێکی هەیە بەرەو دەرەوە، ئەویان بەڕاستی زۆر زۆر گرنگ نییە، زۆر نیشانەشی نییە، بەڵام ئەو نوعی ئیدریس نوعی دووەمیتی کەوا گەشەی ناڕێکە بە دیوی ژوورەوە. ئەویش بە تێپەڕبوونی کات زیاتر دەبێتن بەهۆی گەورەبوونی پەراسوەکانی ئەم شوێنە لە شوێنی خۆی دەمینێتەوە و تەسیر دەکاتە سەر ئەو ئەندامانەی کە لە پشتەوەی قۆپانەکە هەنا، وەکو دڵ و سیەکان و بۆری خواردن و بۆری هەناسە. بەڵێ چی وا دەکات کە سەبر یعنی ئێسکەکانی قوڵ ببێتەوە یاخود بوو بکەیتەوە؟ جگە لەمە هیچ نیشانەیەکی دیکە هەیە کە بەم شێوەیە دیار بێت یاخود ئەمە نیشانە سەرەکیەکەیەتی ئەم جۆرە نەخۆشیە؟ ئەمە نیشانە سەرچەکەیتی ڕاوەستانی گەشە لەو نقطەیە لەو خاڵە و گەشەی بەردەوام لە خاڵەکانی تر، بۆی وا دەکا کە شێوازی پێشەوەی دیواری سینجان بە شێوەیەک بێتن کە ناوەڕاستەکەدا وەستاوە، بەڵام لە دەوروبەرەکەدا زیاتر هاتووتە پێش. باشە یعنی ئەو هیچ ناتوانێت چارەسەر یەک شتێک وەرگێت، ئیلاجەکەی تەنها ئەوەیە دەبێت نەشتەرگەری بۆ بکرێت؟ خۆی ئەمە دابش دەکرێت بەسەر سێ جۆر، یاخود دەتوانین پۆلین بکەین بە سێ بەش. بەشی سادەمان هەیە یاخود هەو حاڵەتانەی کە سووکن، ئەوانە تەنها ئێمە نەخۆشەکان هان دەدەین بۆ ئەوەی ڕاضە بکەن، بۆ ئەوەی ئەو عەزەڵاتانی پێشەوەی سینجان تۆزە گەشە بکاتن و بێتە هۆی شاردنەوەی ئەم ناڕێکیە. بەڵام لە حالەتی مامناوەند و تونند بەهۆی پاراپۆستۆ خرجنە سەر دڵ و ئەندامەکانی تری پشتەوەی ناڕێکیەکە، ئەمە ئیلا ئەبێ عملیات و نەشتەرگەری تایبەتی بۆ بکرێتن. نەشتەرگەریەکەش خۆی بریتە لە شکاندنەوەی ئەو ناڕێکیە هی پەراسوەکانی و هەروەها پاڵپەیوەندانی بۆ پێشەوە و دانانی بەستەرێک لە پشتەوەی شکانەکە بۆ ماوەیەکی دیاریکرا و تاکە ئەم پەراسوانە خۆیان دەگرێتەوە و شکلی خۆی وەردەگرێتن. بەڵێ ئەی تا ئێستا بەس مەسەلەن بڵێن تا چەند کاریگەری هەیە لەسەر ژیانی ئیدریس، با بڵێن مەترسیدارە ژیانی یاخود گەشتۆتە ئەو قۆناغی کە بڵێن ئێستا کاک ئیدریس لە قۆناغێکی مەترسیدارە؟ خۆی لایانی دەرونی ئەم نەخۆشیە زۆر گرنگە، بەتایبەتی لەم تەمەنە دیاریکراوە.
لانی دەرونی نەخۆشەکە زۆر تێک دەچێتن بەوەی کە نەخۆشەکە حەز ناکات تێکەڵاوی خەڵک بێ یان حەز ناکە بچی بۆ وەرزش حەز ناکە بچی بۆ مەلەکردن ئەمەش حالەتێکی دەرونی بۆ نەخۆشەکە دروست دەکات جگە لەوەش چەندین نیشانەی هەیە بەهۆی پاڵەپەستۆ خستنە سەر دڵ نیشانەکانیش بریتە لە تەنگە نەفەسی زیادی و پەلەپەلەکردنی لێدانی دڵ زەحمەت قودانی خواردن زەحمەت هەناسەدان و لە حالەتی زۆر توندیش دەبێتە هۆی سەرسوڕان و هەندێک جار بورانەوە واتە هیچ عیلاجێک یاخود بڵێن دەرمانێک یاخود چارەسەریەکی سەرەتای نییە کە ئێستا بەکاربێنێت تاکو ئەو کاتەی کە بڵێن نەشتەرگەری بۆ بکرێت نەخێر لەبەر ئەوەی ئەو گەیشتیتە ئەو تەمەنەی کە زۆرترین پاڵەپەستۆ هەیە لەسەر دڵی بۆیە تەنها چارەسەر ئەوەیە لابردنی ئەم زەختە و ئەم پاڵەپەستۆیە لەسەر دڵی باشە دکتۆر لەگەڵم بمێنەرەوە دواتر باسی نەشتەرگەریەکەی ئیدریس دەکەین کاک غازی هەندێک باسی ئیدریسم بۆ بکە ڕۆژانەی چۆن باسی خۆی دەکا وەکو خۆشت باسی ئەوەت کردوتت دەرونەی باش نییە چۆنە بۆچی وای لێ هاتووە لەبەر حاڵەتی نەخۆشیەکە تووشی سەبر تووشی نەخۆشی نەفسی شەبی وەڵڵا هەموو گاوێت هەیە بێ زەوقەشی ناخۆشی حێزە هەموو گاوێت دەبێت سەرم تێشی و پشتم تێشی و سینگم تێشی و هەموو گاوێت درێژ بووە ئەوە دوو مانگە هەرکاتیە وەڵڵا ئەی چۆن باسی خۆی دەکات داوای چی دەکات کە ناتوانێت بیکات کە شتێک کە زۆر داوا لە ئێوە بکات چییە چی دەڵێت زۆری داوای لە من کرد گوتی بمگەینە دکتۆرێکی منیش بردەمەز دکتۆر کارزانە خواخێری بنووسی حاڵەتەکەی لەنگۆ بەحەز کردیا ئەو چێتریم دەزانی ئەو دکتۆرە و ئەو دکتۆرەی زیرەکی شە جوان بێت هەموو ئیشی ئیدریسی ئەو پتریم نەزانێ وایە من بابم بڵێ ئەو دکتۆرە ئەهۆیە ڕۆژ لە بۆ ڕۆژش خراپترە وەڵڵا باڵێ تۆ من دەزانم تۆ ئێستا لە گوندیشی باشە ئەگەر هات و حاڵەتێکی ناخۆش هەبوو خوانەکە یاخود شتێک بێت کەس هەیە یارمەتیت بدەیان چۆن دەگەیتە نەخۆشخانە والله جیران هەنە و خێرخواز هەنە و هەر پەیوەندی پێیەکیوە بکەم جوامێرە چجا نەگوتیتە منە و وڵی لە ماڵێوی دیکە کەت باوەڕ بکەی هەتا بردینە ئاکرێ و بردینە ئەربی لێ جوامێرە هەموو خێرخواز و هەموو قەومێک گوند و هەموو خزم و هەموو دۆست و برادەرتەکەمدا هەتا دکتۆر کارزان لێ ڕاستات ئەوێتی حەمالیات کردەوە جوامێرە لە زۆر هاوکاری بدان کردە لە مادی و لە معنەوی و خوا خێری هەموو لە ئاشی بنویسی وەڵا هەتا سەحەد باشەکە غازی هیچ قەرزێکی چارەسەری منداڵەکانت یان هی خۆتت لەسەر ماوە بەخوای 6 ملیۆن دوینە ژەوێم لە بەرێکدایە 6 ملیۆن پارەی حالەمێم لەسەرە هیچی ئەم قەرزانە هەتا ئەو گاوای لەگەڵ کاک عەدنانی تاکەوتم واللهی پێداویستی جلکە بەرگە خواردنە حەبە حیلاجە ماڵە ئەوەیە ئەویش حیسانن داوای خواردنیکەن ئەی کەس نییە ئیشێکت بۆ بکات زەحمەتە ڕۆژێک لە دکتۆرم ڕۆژێک لە دکتۆرم بە قورعان هەکە ئیش بکەم هەر ئەمنم هەکە نەکەم هەر ئەمنم بەڵام خۆشت هەر نەخۆشی ئەتوانی هیچ کارێک بکەی خۆشم بە قورعان بە مەجبوری زۆر کارەکەم ئەوە مەجبورم مە ڕئیس حایلەمە زەحمەتەمە پێم تشتێکی جوانیە دەرۆزای بکەم جوانیەمە ئەبێم بڵا بمرم باشە دکتۆر ئەگەر بێت و نەشتەرگەریەکەی ئیدریس دوا بکەوێت یاخود بە زووترین کات بۆی نەکرێت بارودۆخەکەی چی بەسەر دێت هەروەکو باسم کرد ئەم نەخۆشیە لە زگماکەوە لە کاتی لەدایکبوونەوە هەیە بەڵام بە قۆناق بەرەو توندیەکەی زیاتر دەبێتن ئێستا کە تەمەنی بالەغبوونی تێپەڕاندیە
و بەڕاستی خۆشم لە کلینیکی تایبەتی خۆم کە کاکە ئیدریسم دیت یعنی بە نوعێکی زۆر نفسیەن زۆر خراپ بوو یعنی هەتا لێی گەڕا من تەمشای سینجی بکەم و فەحسی بکەم زۆر بە زەحمەت و دەستی بە گریان کرد و ئەتە چەند قسێکی خۆشم لەگەڵ کرد لەوەی بتوانم فەحسەکەی بکەم بەڵام ئەم نەشتەرگەریە گەیشتۆ تا کاتی ئەنجامدانی بەڕاستی لەبەر ئەوەی لەوە زیاتر بڕواتن کاریگەری زۆر خراپی لەسەر دروست دەبێتن احتیمالە ئەگەری هەیە بیتە هۆی زیاتر ناڕێکبوونی دڵی و احتیمالە بێتە هۆی لە هەر کاتێکدا ینی سەری بسوڕێت و لە خۆ بچێت و ژیانیشی لە مترسیدا بەڕاستی سەبارەت بە نەشتەرگەریەکەی چۆنە و لە هەرێمی کوردستانیش دەکرێت پێم وابێت بەڵام لەکوێ دەکرێت و چەندی تێدەچێت ئەگەر پێمان بڵێ ڕێکارەکانی نەشتەرگەری ئیدریس چۆنە؟ خۆشببختانە نەشتەرگەریکە لە کوردستان ئەنجام درێت هەرێمی کوردستان ئەنجام دەدرێتن و نەشتەرگەریەکە پێشتر ئێمە ئەنجاممان دەدا لە ڕێگای ینی لابردننی پێستی پێشەوەی سنگ و شکاندنەوەی پەراسۆکانی لە دیوی دەرەوە و هەروە بەرزکردن و بەستانەوەی پەراسۆکانی بەڵام ئەم لەم حالەتانە زۆربەی حالەتەکان نەخۆشەکە ئازارێکی زۆری دەبوو و هەروە برینێکی زۆر گەورەی دەبوو لە پێشەوەی سنگ خۆشببختانە ئێستا لە هەرێمی کوردستان دەتوانێت لە ڕێگای نازور بە کوندی بچووک لە هەردوو لای سینجی بە ئامێری دیاریکرا و بە هەناوبینی توانێت پەراسۆکانی لە دیوی ژۆرە بشکێنرێتن و بڕند بکرێتن و لە هەمان کاتە بربەستێک یان دوو بربەست کە هەر نەخۆش و قیاسی خۆی هەیە دەتوانێت بۆی دابدرێت و بۆ ئەوەی بتوانرێت کە دیواری پێشەوەی سینگ کە شکێنراوەتەوە بەرز بکرێتەوە. ئەی سەبارەت بە پارەکەی چەندی تێدەچێت؟ پارەکەی بە نزیکەی لەبەر ئەوەی ئەو ماوەدانەی دەبێت ئۆردەر بکرێتن و لە کوردستان نییە لە هیچ وڵاتێکی دەوروبەریش نیە دەبێت ئۆردەر بکرێت و داوا بکرێت لە ئەوروپا ئەو بربەستانە بە جێری قیاسی نەخۆشەکە دوای ئەنجامدانی تیشک سیتیسکان و قیاسکردنی قیاسێکی گونجاو و داوا دەکرێتن و لەگەڵ تێچوونە سەرگەریەکە نزیکەی 6 میلیۆن بۆ 6 میلیۆن تێدەچێت. باشە کاک غازی ئەو بڕاپارەیەکەوە دکتۆر باسی دەکات لە توانای ئێوەدا هەیە خود دەتوانن پەیدای بکەن؟ واللهی ببێن ما دکتۆر شارەزای مەلە دەچینەکەن دکتۆری پارەی لێوار ناگری واللهی توانام نییە ببێمە دکتۆری واللهی ئەوە فەحسی خوێنە من و کوڕەکەی دی واللهی ناتوانم بچم لە سەنتەری دڵیش بکەم. باشە داواکاری چیە دەتەوێت چیتان بۆ بکرێت؟ واللهی داواکاریم لە هەموو مرۆڤەکی و لە هەموو خێرخوازەکی و لە هەموو کەسەکی لە حکوومەتێ و لە هەموو کەسەکی ئەوی زۆر هاریمیان کردیا نزانم چ ببێم وەڵڵا مامیشانە لە بم گۆی نایان گۆش لێرە بەڵکی خوا خێری هەموو لایەکی بنویسی و وەڵڵا وای کەسێک بکەتە ئایدی خۆ وای حکوومەت بکەتە ئایدی خۆ بەڵکی خوا گەورەیە چ بکەین. باشە هیوادارم دەنگی ئێوە مانگەیان بێت کاک غازی بە هێوە سەلامەتی بۆ خۆت و کوڕەکانت هیوادارین کە کەسێک هاوکاریتان بکات سەرمایەدارە خێرخوازێک بۆ ئەوەی کوڕەکەت و خۆشت لەم دۆخەی ئێستا ڕزگارتان ببێت. زۆر سپاسان دەکەم. سپاس بۆ غازی عەلی باوکی نەخۆش، سپاس بۆ دکتۆر کارزان سیامەند پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ. زۆر سپاس بۆ ئێوەش هەر شاد.